میوانی NRT کاگومێدەم کاشە و باش بەشێکی زۆری خەڵکو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان گلەیان لەم دۆخەی ئێستای ناکارایی پەرلەمان هەیە. بەشێکیش لە لایەنە سیاسیەکان پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی تۆمەتبارەکەن بە کارخستنی پەرلەمانی کوردستان. تۆش لە نووسینێکە لە وتارێکە نووسی و تاڵیت پەشیمان نین لەوەی کردمان بۆ. بەڵێ زۆر سپاس، سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی NRT. بە تاکید ئێمە جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکەینەوە پارتی دیموکراتی کوردستان بەو هەوڵەی ڕێگری کرد لەو پشێویانە لە ئاڵۆزی زیاتری دۆخەکە و هەروەها لە ڕێگریکردن لەوەی کە هەنگاوێک یاخود ئاراستەیە کە بوو کە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە ئاراستە دەکرا بۆ لەباربردننی تەواوی تەوافقی نیشتیمانی وەروەها ئاشتی کۆمەڵایەتی. ئەمە لەم ساڵیادەدا جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکەینەوە و بڕیارەی پارتی بڕیارێکی عافەوی نەبووە و بە دیراسەکراو بووە بۆ ڕێگریکردن لەو نابەرپرسیارەتی کە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە هەوڵی بۆ دەدرا. هەوڵیان دەدا لە پشتی بەرەکانی شەڕەوە کە ئەمڕۆ بە درێژایی 1050 کیلۆمەتر پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە بەرگریکردنن بۆ مان و نەمانی ئەو گەلە لە پشتی ئەوەوە بەرەیەکی دیکەی شەڕ دروست بکەن، بەرەیەکی دیکەی ئاشوود دروست بکەن. هەوڵی دیکەیان دەدا سەرەتا لەوە دەستیان پێکرد کە ئەو تەوافقە نیشتیمانی و یەک ڕیزە نیشتیمانی کە لە نێوان لایەنەکان هەبوو لە باریان برد. ئێمە پێش ئەوەش ڕایگشتی و تەواوی هێزەکانمان لێ ئاگادار کردو و دۆستانمان لێ ئاگادار کردەوە کە هەوڵێکەیە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە بۆ لەباربردنی تەوافقی نیشتیمانی کە فعلەن هەوڵەکەشیان تا حدێک تێدا سەرکەوتوو بوو. بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە ناچاریدا ئەو بڕیارەیدا، بەڵام ئەمڕۆژ تاکید لەسەرەوە دەکەینەوە زۆری پێ ئاسوودەین و بە هیچ شێوەیەک ئێمە لەو بڕیارە پەشیمان نین بۆ ڕۆژانی ئایندە و ساڵانی ئایندە و مێژووی ئایندەی ئێمە دەیسەلمێنێ چەندە حکمت لەو بڕیارەدا هەبووە کە ڕێگری لە ئاشوبی زیاتر بکاتن. ئەوان دەیانەویست پەرلەمانی کوردستان بکەنە بەردەرچی سەرای سلێمانی و لەوێوە فەوزا بۆ نێو کۆمەلگا فەوزا بۆ نێو حیزب و لایەنە سیاسیەکان بنێرن. باشە کاگومێت هەر لە وتارەکەتان وسیوتەوە کەسێشاش ئامادە و پیاکە ڕۆژان و ساڵانی داهاتوو باشتر ڕاستیەکان بۆ خەڵک ڕوونەبێتەوە. تۆ نوێنەری خەڵکیت، سەرۆکی گەورەترین فراکسیۆنی لە پەرلەمانی کوردستان. ئەگەر ڕاستیەک هەیە و خەڵک ئاگاداری نییە بۆ خەڵکی ناڵیت، بۆ ئاشکرای ناکەیت، بۆچی ئەوێ خەڵک چاوەڕوانی لە داهاتووە ئەو دڵنیاییەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە من و تەواوی خەڵکی کوردستان و ئەو کەسانەشی کە هەوڵیاندا ئەو پشێویە بنێنەوە باش ئەو ڕاستیە دەزانن کە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە یەک بەرپرسیارەتی ئەو وڵاتە هەر نەدەگیرە، بەڵکو وەکو باسم کرد لە بەرەکانی شار لە پاراستنی ئەمنی و ئارامی ئەو وڵاتە ئەوان دەهاتن فەوزا و پشێویان دروست دەکرد. ئێمە دەپرسین ئایا ڕووداوی 12 تەنها ڕووداوێک بوو بەبێ پەرچەکردار بوون، نا بە پێچەوانەوە کردارێک بوو، پەرچەکردارێک بوو بە ئەو کردارانی کە لە ڕابردوو کران. ئەوان هەوڵیاندا تەوافقی نیشتیمانی تێک بدەن، ئەوان هەوڵیاندا دەستگا و دامەزراوە شەرعیەکانی ئەو وڵاتە بکەنە بەردەرشی سەرای سلێمانی و فەوزای تێدا پەخش بکەن. ئەوان هەوڵیاندا پشێوی زیاتر بنێنەوە. ئەوان بەبێ هیچ بەرپرسیارەتێک هەڵیان کوتایە سەربارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان و کادران و هاوڵاتیانی ئەو وڵاتیان شەهید کرد، بارەگاکانیان سووتاند. بە تاکید پێتان وایە ئەو کاری ئەوان بێباز نەدەبن. گۆڕان بارەگاکانی پارتیان سووتاند؟ بەدڵنیاییەوە ئەوان مەبەستە لە گۆڕانە؟ بەڵێ گۆڕان بە هاوکاری پاژماوەکانی ئەنسار و ئیسلامی شوبەکو لە وتارەکەشم باس کردووەوە بە هاوکاری خەڵکی دیکەش، بۆیە دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە. بەڵێ ئەوان باسییان لەوە دەکرد کە گوایە خۆ پیشاندانی عافەوی و هاوڵاتیانن بۆ سەر بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان ئەنجام دەدرێت. هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی خوشکبرایانی ئازیز لە دەڤەری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە باش ئەو ڕاستیە دەزانن. بەڕێوەبەری قوتابخانەیەکیش بەدەستی پارتی دیموکراتی کوردستانەوە نییە. لە سلێمانی خواستی خەڵک ئەوە بێتن هەڵکوتنە سەربارەگای پارتی دیموکراتی کوردستان و کادیرانی تێدا شەهید بکەن. سەی سادق چی بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە تا ئەگەر خواستی خەڵک بێتن؟ نەخێر، ئەوانە هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان بوون و بە پشتیوانی خەڵکی دیکەش وەکو باسم کرد بەڵیان کوتایە سەربارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان، چونکە ئەوە پرۆسەیەک بوو، چەند وێزگەیەکی جیاواز بوون. دوایین وێزگەیان شەپۆڵەت جەماوەریەکە بوو.
ئێمەش دەمانتوانی بە ناوی جەماوەرەوە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکەین سەرۆکی ئەو کاتی پەرلەمانی کوردستان دەمانتوانی هەزاران لە گەنج و لاوان و قوتابیانی پارتی دیموکراتی کوردستان لە بازگەکە لە جیاتەوەی ئاسایی شک پێی برێ بۆ دنیا بچینێ شاری هەولێر ئەو کاتی دەتواندرا قوتابیان و لاوانی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕێگری بکەن بەڵام ئێمە ڕاستگۆیانەتر لەگەڵ خەڵکی کوردستان و باسمان لەوە کرد کە ڕێگری لە پشەویەکان دەکەین ئەوان بەرنمەیان بوو پشەوی بگوازنەوە پایتەخت و تا تەواوی کوردستان ئەو ئارامی و ئستقرارە بەخۆوە بگرێ بەڵام ڕێگریان لێکرا و پیلانەکەیان سەرکەوتو نەبوو و لە نەتیجەشدا دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە ئێستا ڕاستیەکان دیارن کە باز لە ئایندە دەکەین مەبەستمانە لە حکمەتی ئەو بڕیارەی کە ڕێگری لە چه هەوڵێک کراوە. باش کاگومێت ساڵێکە پەرلەمانی کوردستان یاخود کوردستان بێ پەرلەمانە ئەگەر باز لە دۆخی ئێستای کوردستان و ئەو سابکەین ئەگەر باز لە تەوافقی نیشتیمانی